بەخێر بن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان، ئەمڕۆ دوو زانکۆ بەشدارن، دوو زانکۆی خۆشەویست بە سوتفە هەردووکیان لە شاری سلێمانی خۆشەویستەوە هاتوون ئەمانەوێ بە خێراتنیان کەین. ئەوانیش زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. ئاویار کرێکار تەمەن 19 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی شیکاری نەخۆشیەکان، ئارەزووی ئەوەی لە دادوودا تاقیگەیەکی تایبەت بەخۆی هەبێت. ئارا ئیبراهیم تەمەن 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری میکانیک، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا داهێنانێکی تایبەت بەخۆی هەبێت. ژالین ئیبراهیم تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری میکانیک، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە ئەندازیاری بایۆمێدیکڵ. باوان ئاوات تەمەن 20 ساڵ، قوتابی قۆناغی دووەمی بەشی ئایتی، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە سۆفتوێر دیڤیلۆپەر. من لە زانکۆی ئەمریکی عێراق لە سلێمانی بەشداری بەرنامەی ئەستێرەکانی زانکۆم کردووە. وەرگۆنە سەکسیت سەر دەکەوین. دڵنیا بن لە سەرکەوتنە. بە هیوام سەر بکەین. ون هاوڕێکانم بە وەرەیەکی بەرزەواتین و دڵنیان لەسەر کەوتن. ئێمە لە زانکۆی ئەمریکی عێراق سلەیمانیەوە بە تیمێکی بەشداربووانی زۆر بەهێز و بەتواناوە هاتوون بەشداری بکەین و بە هیوان پێشبڕکێکە بەرینەوە. هەروەها زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. محەممەد تاهر تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئایتی، ئارەزووی ئەوەی لە دادوودا لە بوارەکەی خۆی سەرکەوتوو بێت. ئاوێزە محەممەد تەمەن 19 ساڵ، قوتابی قۆناغی دووەمی بەشی شیکاری نەخۆشیەکان، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە مامۆستای زانکۆ. محەممەد غەفور تەمەن 28 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری میکانی، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. دەریا عەزیز تەمەن 20 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی سەرکردن، ئارەزووی ئەوەی لە دادوودا لە بوارەکەی خۆی سەرکەوتوو بێت. هەڵێکی چاکی خۆمان ناوە، زانیاری چاکیشمان کۆ کردوێتەوە، ئینشاڵڵا سەرکەوتووە بین. ئامادەکاری باشمان کردووە بۆ هۆی ئەستێکی باش پێشکەش بکەین. هیوادارم سەرکەوتوو بین. دڵخۆشیمە بەشداریکردن لەم پێشبڕکێیە. ئومێدم زۆر بە خوێندکارەکانمە و ئومێدی زۆرم بە توانەکانیان بەستووە، هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. هەردوو لاتان بە خێر بێن. ئێستا ئێوە ئامادەن بۆ یەکەم پرسیار؟ ئامادەن؟ کێ زوو زانی دەست بنێ بە بۆتۆنەکە. پرسیارەکە دەڵێ چیای شیرین دەکەوێتە کام ناوچەی هەرێمی کوردستان؟ زانکۆی ئەمریکی؟ ڕۆژاوە. هەرێمی کوردستان. چیای شیرین چ ناوچەیەک چ مەنتیقەیەک؟ لە ڕۆژهەڵاتی کوردستانە؟ هەرێمی کوردستان، باشووری کوردستان. دەکەوێتە ناوچەی بارزان. نەتانزانی لەبەر ئەوە ئۆتۆماتیکی دەچینە لای پۆلیتەکنیکی سلێمانی. پۆلیتەکنیکی سلێمانی لە کەتەگۆریەکان وەک گوتم 12 کەتەگۆریە چ کەتەگۆریەکە هەڵەبژێرن؟ لۆژیک. لۆژیک. لە لۆژیک ئەیوبی هەیە؟ بی. ئەگەر ئەنجامی کۆکردنەوەی دوو ژمارەی موجەبی دوای یەک بکاتە 11، ئەنجامی لێکدانیان دەکاتە چەند؟ ئەی 12، بی 30، سی 15، دی 20. سی چرکەتان هەیە؟ 30 دەکە ژمارە سی. بیسی. بیڵێ. تأکید بەسی. دوو ژمارە موجەبی دوای یەک. کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ. BC. باشە، با بزانین وەڵامە ڕاستەکە کامیانە. وەڵامەکەتان ڕاست بوو، دەخاڵتان بەدەست هێنا، دەستان خۆش بێ. زانکۆی ئەمریکی ئێوە چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا.
ئەی و بی هەیە A. ئەی کاتێک کۆمپیوتەر دەکوژێتەوە زانیاری ناو کام لەمانە نامێنێت ئەی فلاش میمۆری B هارد دیسک C ڕۆم D رام C چرکەتان هەیە وەڵامەکە دیە B هارد دیسک D. D رام یاس بەڵێ زۆر خێرا وەڵامتان دایەوە دڵنیا بوون دڵنیای باشە دی ڕام بزانین وەڵامیشی ڕاستە زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە بە وەڵامە ڕاستە بوونە خاوەنی دەخاڵ پۆلیتەکنیکی سلێمانی چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن بڕێنەوە لۆژیک 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 لە لۆژیک تەنها ئەی ماوە کەواتە ئەی نرخی سێ کاتژمێری دەستی بە ئەندازەی دوو کامێرایە ئەگەر نرخی حەوت کاتژمێر 420 دینار بێت نرخی کامێرایەک چەند دینارە ئەی 180 دینار B 120 دینار C 90 دینار D 60 دینار ئێوەش سی چرکەتان هەیە بۆ وەڵامدانەوە 420 بێ حەقی نییە سەر 420 بدامەش بۆ هەر امتیازم بەر سێریکە نرخی حەودانە 420 دینار بێ یەک کامێرا چەنە ڕاست بەس زوو وەڵامەکەم بەنێ کاتان خەریکە نامێنێ وەڵام ئەخە دوو دانە دوو دانە دی یەک نرخی کامێرا 60 بزانین دی 60 دینار وەڵامیشی ڕاستە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست 90 دینار ئاوێزە زۆر دڵنیا نەبووی تۆ وا بوو وتم دابەشی بەداخەوە ناتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی لۆژیک نەماوە تەکنەلۆژیا جارێکتر جارێکتر تەکنەلۆژیا بۆی ئەو پرسیارش نەمێنێ تەنها بی ماوە کەواتە بی کام لەمانە تاقیکردنەوەی نێودەوڵەتیە لە بواری کۆمپیوتەردا A PTE B IGKL C ICDL یاخود D TOEFL سی چرکەتانەیە Okay, it's not TOEFL. نییە It's not PTE. It's ICDL or International IGK. Computer. No, Probably. Not go C, I'm not sure. B? B or C? I'm not sure at all. You guys think? What about the... International What do you think the G Computer, stands D. for? I'm between like A and B. I'm not sure. How much A and do B? I A or have? B? What about I C? don't think it's A. You C. don't think so? What about C? I don't know. I'm really not sure. کاتان خەریکە نامێنێ Let's go. Sure. Okay. زوو وەڵامێ C C I was more leaning towards B. but, like, ICDL باشە دوجار سیتان هەڵبژارد Voilà. بزانین وەڵامیشی ڕاستە زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کاتەگۆریەک هەڵبژێرن تەندروستی تەندروستی ئەی یاخود بی ئەی ئەی کام لەمانەی خوارەوە لە ناو پاقلەمەنیدا نییە ئەی ئاسن بی کۆلسترۆل سی پرۆتین دی
کالیسیۆم سی شرکەتان هەیە پێنی تیا ڤیتامینی A و B و C تیا ڤیتامینەکان بەسەمە لە چۆیسەکانان کەواتە ئاسن و پرۆتین و کالیسیۆمی تیا بەس بقولیات کۆلیسترۆل گۆشتا هەیە کۆلیسترۆل چوریە بەس پاقلە من ئەگە بڕۆنێ بەس سەر پاقلە توش نەخۆشی پاقلە دەکەم کاتە خوێندا بەڵسەکەوتە بێ کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ وەڵام ئەی ئاسن ئەی ئاسن باشە بزانین ئاسن لە پاقلەمەنیەکاندا نییە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامی ڕاست کۆلسترۆل نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کەتەگۆریەک هەڵەبژێن فیزیا فیزیا چینە جدیاتەوە فیزیا ئەی و بی هەیە ئەی ئەی کام لەم بڕە فیزیکیانەی خوارەوە بڕێکی بێ ئاراستەیە ئەی هێز بی پەستان سی خێرایی دی تاودان سی چرکەتان هەیە پەستان نیە B بی B پەستان بی بی پەستان بەڵێ کاتیشتان زۆر مابوو بەڵام وەڵامدایەوە دڵنیا بوون دڵنیە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ پۆلی تەکنیکی سلێمانی لە کەتەگۆریەکان ئەوانەی کە ماون کەتەگۆریەک هەڵبژێن بیرکاری بیرکاری ئەی یاخود بی B بی دو ساین X کۆساین X ئەکاتە کام لەمانە A ساین 2X B کۆساین 2X C دو ساین 2X D کۆساین 3X سی چرکەتان هەیە من نازانم ئەو یاسە کاتە ساین وازام ساینی 2X ساینی 2X ئەستەکەم لە بین ئەو دوانە بێت نزانم دە چرکەتان ماوە بیڵە بی بی B کۆسانی 2x کۆساین 2X باشە بزانین وەڵامەکەتان هەڵەیە یاخود ڕاست وەڵامی ڕاست ساین 2X زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵەی تر بەدەست بێنن زانکۆی ئەمریکی ئەوێر تۆ بڵێ وەک دەبینن لۆژیک و تەکنەلۆژیان نەماوە لەوانی تر چی هەڵەبژێرن دووبارە فیزیا دووبارە فیزیا بەڵێ. تەنها بی ماوە کەواتە بی. بەڵێ. توانای ئەنجامدانی کار پێناسەی کام لەمانەیە ئەی خێرایی بی هێز سی وزە دی گەرمی C وزە سی وزە No, what are you saying? This is. Are you sure? the ability to do it That's it. energy is the ability to do it تاوا دڵنیە Yes, Nesta- force A is his, the- A his, Dud ara. A his. وزێ لە ساسە Yes, kaka, it's in. It's توانای أخذ توانای is the potential It's C. وزة. in. C تاوا C. بدل وزێ نيا. وزێ تەواو دڵنیا بوون سی وزە energy is the باشە بزانین ئێستا وەڵامەکەتان ڕاستە
وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ. پۆلیتەکنیکی سلێمانی. هونەر. هونەر. ئەیوبی هەیە؟ ئەی. ئەی. کام لەم ئەکتەرانەی خوارەوە ئەکتەری ژانری کۆمیدین؟ ئەی. کلینت ئیستوود. بی. هامفری بۆگارت. سی. باستر کیتون. دی. نیکۆلاس کەیج. سی چرکەتان هەیە؟ کەیج نییە بەتەکیدی. نا 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 نیکۆلاس کەیج نییە نیکۆلاس کەیج فیلمی ئاکشنەوە. نیکۆلاس کەیج نییە؟ نا ناو باوەڕ هامفری باوەڕ ناکەم. ها بی هامفری بۆگارت. بی نازانم لەخۆمەوە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. بی لەخۆمەوە ڕەنگە وەڵام بی. وەڵام بی. بی. هامفری بۆگارت. هامفری بۆگارد. باشە بزانین وەڵامەکەتان هەڵەیە یاخود ڕاست. وەڵامی ڕاست باستر کیتۆن نەتانتوانی ئەو دەخاڵی تریش بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ مێژوو. مێژوو. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. لە چ سەردەمێک لە مێژوودا یەکەم جار تاژەگوڵینە لەسەر گۆڕی مردووەکاندان؟ ئەی لە سەردەمی فرعونەکان. بی لە چاخی بەردینی کۆن. سی لە سەردەمی سۆمەریەکان. دی لە سەردەمی ڕۆمانیەکان. سی چرکەتان هەیە؟ I'm for sure these two are not right. Yeah, exactly. It's either D or C. I'm leaning toward this. But I'm like, leaning not sure. towards that as well. منڵم ڕۆمانی Roman. You're saying? Okay. دی لە سەردەمی ڕۆمانیەکە. دی لە سەردەمی ڕۆمانیەکان. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. سەردەمی ڕۆمانیەکان وەڵامێکی هەڵەیە وەڵامی ڕاست لە چاخی بەردینی کۆن نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ کێشە نابێت. بە ئەدەبیات بێ. ئەدەبیات. ئەیوبی هەیە؟ ئەی. ئەی. کام لەم نووسەرانە خەڵکی ئەمریکای لاتین نییە؟ ئەی. مارکێز. بی. کارپانتیەر. سی. ئامیتا گوش. دی. خوان ڕۆڵڤۆ. سی چرکەتان هەیە؟ خوان ئەمریکا منش هەستەکەم ئەنەوەکانی تر گەبرەل پارتیاگەر مارکێز بێ. مارکێز گەبرەل گارسیا مارکێز بێ کاپ. نا یعنی ئەم چویسە لاباکە. ئەنجە ڕەگوش. هەستەکەم ئامیتا گوشە خۆڕۆ دۆفناوەکانە لەگەڵ ئەوە ناچی ئەمریکا لەتی مارکێز. ئەڵێ نییە. نازانم. ئەزانم. ڕاتمان نەما. ئەمریکای لاتینمان هەیە. کاتتان خەریکە نامێنێ؟ شتێ بڵێ بزن. وەڵام سی. ئامیتا گۆش. چوچی ئەمیتا گوش. چوچی دەوت. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یان هەڵێ. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی ئەمریکی چی هەڵدەبژێرن؟ Biology. بایۆلۆجی. ئەی یان بی؟ B. بی.
دوای جوودبوونی کرۆمۆسۆمەکان لە کاتی دابەشکاری خانەیی یەکەمدا کرۆمۆسۆمە هاوتاکان چیان بەسەر دێت؟ ئەی دەچنە پاڵ یەکتر، بی بڵاو دەبنەوە، سی جیا دەبنەوە، دی دوو هێندە دەبن. سی چرکەتان هەیە؟ دوو هێندەیە زیاتر No. Double. Oh. No, they're gonna be like separate. I don't get like That's the first I don't get the question completely. دوای جوودبوونی کرۆمۆسۆمەکانەکە دابەشکاری یعنی چی جوودبوونی؟ وەندەی میت No. دە چرکەتان ماوە؟ I'm saying C. کاتان خەریکە نامێنێ. دی دوو هێندە دەبن. دی دوو هێندە دەبن. باشە بزانین دی وەڵامێکی ڕاستە. دوو هێندە دەبن وەڵامێکی هەڵەیە وەڵامە ڕاستەکە جیا دەبنەوە. زانکۆی ئەمریکی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. پۆلیتەکنیکی سلێمانی ئەدەبیات ئەدەبیات هەڵەبژێرن جارێکی تر. خێرمان بینیەوە لە ئەدەبیات تەنها بیماوە. بی پەیژەکانی تاریکی بەرهەمی کام نووسەرە؟ ئەی ڕەشید سابیر، بی حوسێن عارف، سی بەختیار عەلی، دی شێرزاد حەسەن. سی چرکەتان هەیە؟ هەستەکەم بەختیار عەلی بێ. لا تاکیدنی بەس دڵنیە. هەستەکەم ئەم چێسە لە هەر لا هەستەکەمی بەختیار عەلی تاریکی. هەستەکەمی تاریکی. چی هەڵی تۆ؟ من تصوركم بهم دون أبي شرسة حسن قلاو حسن عارف دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ. حسن عارف بيت بی بی دی حوسێن عارف ئێستا خۆتان ێکلاکەنەوە. بی حوسێن عارف یاخود دی شێرزاد حەسەن؟ شێرزاد حەسەن باربێ دی شێرزاد حەسەن. دی شێرزاد حەسەن. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. شێرزاد حەسەن وەڵامێکی هەڵەیە وەڵامە ڕاستەکە ڕەشید سابیر. نەتانتوانی ئەو دەخاڵی تریش بەدەست بێن. زانکۆی ئەمریکی Biology. بایۆلۆژی تەنها ئەی ماوە ئەی لە چ قۆناغێکی دابەشبوونی خانەکاندا خوشکە کرۆماتیدەکان جیا دەبنەوە و چوار خانە دروست دەبێت؟ ئەی دابەشکاری خانەی یەک، بی دابەشکاری خانەی دوو، سی دابەشبوونی ئاسایی، دی نێوانە دابەش بوون. سی چرکەتان هەیە؟ I don't know anything Kurdish. I think it's this. مایە سی دوو Yeah, دنیا I'm not sure. حەسەکەم کابێتە I'm like 70% sure. مایە سی دوو ئەبێ Do you know what this is? What's No. what's I don't remember anything Kurdish. We go with B. Well, I'm a kabia. بی دابەشکاری خانەی دوو. Voilà. باشە بزانین دابەشکاری خانەی دوو وەڵامیشی ڕاستە. زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە. دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. پۆلیتەکنیکی سلێمانی چ کاتەگۆری هەڵەبژێرن؟ بەدن كيمياء کیمیا. ئەی و بی هەیە؟ أي ئەی لە ناو خشتەی خولی توخمەکاندا
کام گروپ بە گروپی کانزایە چالاکەکان ناسراوە؟ ئەی گازە نۆبڵەکان، بی ئەلکانی میتاڵەکان، سی ئەلکانەکان، دی پۆلیمەرەکان. سی چرکەتانەیە؟ ئەکان کۆمەڵی غازی چالاک کانزای چالاک ئەرکانەکانی ئەرکانەکان سی ئەرکان ئەوڵە کانزانی گازی دیانی ئەرکان ئەلکان دا چرکەتان ماوە. جەماعەکانی میتامەکان وەڵام ئەرکانی میتاڵەکان بی ئەلکانی میتاڵەکان بی. ئەوە باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە. خوا بکە خوا بکە. پۆلیتەکنیکی سلێمانی خوا کردی وەڵامەکەتان ڕاست بوو، دەخاڵتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی ئەمریکی. با ئێمەش کیمیا بێت. ئێوەش کیمیا. با زانکۆی ئەمریکیش کیمیا بێ بۆ نا. تەنها بی ماوە کەواتە بی. ژمارەی ئەتۆمی توخمێک چۆن پێناسە دەکرێت؟ ئەی بە ژمارەی پرۆتۆنەکان، بی ژمارەی نیوترۆنەکان، سی ژمارەی ئەلکترۆنەکان، دی ژمارەی نیوترۆن و پرۆتۆنەکان. سی چرکەتان هەیە؟ اتومیک لە ساسە دی دی ژماری نیوترۆن و پرۆتۆنەکان. ئەوم بەدڵە. دی ژمارەی نیوترۆن و پرۆتۆنەکان. بزانین وەڵامەکەتان ڕاستە. دی وەڵامەشی هەڵە بوو. وەڵامە ڕاستەکە ئەی ژمارەی پرۆتۆنەکان. زانکۆی ئەمریکی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. پۆلیتەکنیکی سلێمانی نۆرەی ئێوەیە و کاتەگۆریە هەڵبژێرن. سریۆکە مێژوو ئەوەی کە بیرم بێ مێژوو یەک پرسیارێکیان ماوە ئەویش بیە کەواتە بی. پایتەختی سەرەکی ئیمبراتۆریەتی پێشینیانی کورد واتە مێدیا چ شارێک بوو؟ ئەی تیسفون، بی بتلیس، سی ئەکباتان، دی هەولێر. سی چرکەتان لەبەردەستە. ئەوێتە دڵنیە؟ تەختی ئیمپراتۆریەتی میدیا نیشەستەکەم بە تلیسمە کاک محەممەد بێڵە بتلیس بی بەجار کاتمەوە زوو وەڵامەکەم بنێ. بیتلیس بی بتلیس. بزانین بتلیس وەڵامیشی ڕاستە. بتلیس وەڵامێکی هەڵەیە. وەڵامی ڕاست ئەکباتان پایتەختی ئیمبراتۆریەتی پێشینەکانی ئێمە بوون. نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی چی کاتەگۆریەک هەڵبژێرن؟ بیرکاری بیرکاری. تەنها ئەی ماوە بیرکاری ئەی. کام لەم ژمارانەی خوارەوە گەورەترینە؟ ئەی 42,000 کەڕەت دەتوان کەم دوو، بی 4.2 کەڕەت دەتوان دوو، سی 0.42 کەڕەت دەتوان چوار، یاخود دی 3.1 کەڕەت دەتوان سێ. سی چرکەتان هەیە؟ ئەمە 420
200 لەگەڵ سز بگردم دەست ئیدە 4000 سیریە گەزار بۆستە لە چستین کە بارومەوە ڕێگارەکە کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ وەڵام سي سی 0.42 کە ڕەدە توان 4 باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ پۆلیتەکنیکی سلێمانی کاتەگۆریەکان چیە لەبژێرن تەندروستی تەندروستی تەنها بیماوە کەواتە بی کامێک لە میوانەی خوارەوە بۆ منداڵانی ژێر تەمەنی 1 ساڵ گونجاوە ئەی پرتەقاڵ بی هەموو جۆرێک تو سی گێلاس دی گندۆرە یاخود کاڵک سی چرکەتان هەیە کاڵەکەەوە نیە پێش جەناز نیە پرتەقال فيتامين بیا بە هەموو شتێک ئەی پرتەقال ئەی پرتەقاڵ هاتشمان نابوو باشە بزانین کام وەڵامان ڕاستە پرتەقاڵ وەڵامێکی ڕاست بوو دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ زانکۆی ئەمریکی هنر هونەر لە هونەر تەنها بیماوە بي کەواتە بی عومەر شەریف ئەکتەری بەناوبانگی جیهانی خەڵکی کام وڵات بوو ئەی سووریا بی مصر سی عێراق دی لوبنان سی چرکەتان هەیە مصر بەتەکیدی سێت وەڵامەکە بیە بی بەڵێ میسر مصر بی میسر باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە میسر وەڵامێکی ڕاست بوو دەخاڵتان بەدەستێناوە کۆی خاڵەکانتان 70 خاڵ پۆلیتەکنیکی سلێمانی چیە لەبژێرن جوگرافیا جوگرافیا شتێ بڵێ جوگرافیا ئەی و بی هەیە بی بی وڵاتی تونس لە باکووری ئەفریقا دەکەوێتە سەر چ دەریایەک ئەی دەریای ڕەش بی دەریای ناوڕاست سی دەریای سوور دی دەریای عەرب سی چرکەتان هەیە سووریا سوور من بە سوور بەزانم باکووری ئەفریقا ئەم شوێنی دەریاکە لە باکووری ئەفریقا دەرەی ناوەڕاست نەچوێت درێ ناوەڕاست نازانم وڵاتەوە بزانم باکووری ئەفریقا یا ڕەش ئا سوور سعود لای سعودی بێ دەرەی ناوەڕاست دەرەی ناوەڕاست یادانم دە چرکەتان هەیە وەڵامێکم بنێ بي دەریای ناوەڕاست بی دەریای ناوڕاست بزانین وەڵامەکەتان ڕاستە پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی ئەمریکی
Interesting. لە نێوان جوگرافیا و وەرزش چی هەڵەبژێرن؟ I don't know. جغرافيا وروي Geography. باش جغرافيا جوگرافیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام وڵات لە ئەمریکای باشوور گەورەترین وڵاتە لە ڕووی ڕووبەرەوە؟ ئەی ئەرژەنتین، بی پارەگوای، سی بەرازیل، دی ئیکوادۆر. سی چرکەتان هەیە؟ But it might be tricky, I'm not sure. I'll say go with Brazil. What do you think? Yeah, that's my Brazil is pretty big. It's supposed to be good country. Yeah, it's C Brazil. سی بەرازیل. بزانین بەرازیل وەڵامی ڕاستە. وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 8 خاڵ. ساکۆی پۆلیتەکنیکی سلێمانی تەنها وەرزش ماوە. وەرزش وەرزش ورزش وەرزش وەرزش ورزش ئەی و بی هەیە؟ اي ئەی یەکەم جامی جیهانی فیفا لە ساڵی چەند بەڕێوە چوو؟ ئەی 1938 بی 1930 سی 1934 دی 1942. يا وزن شوارك آخر دروست بوونەکەی 1940 بوو سێکە هاوڕێ بەڕێوەشوونەکەی یەکن لەو سیەکان نابێت سەورەکەم سێکەن سێ وصل شوار دامز راخوي ساڵ 1934 ڕاستیان والله شوار دامز را نظام سي دە شرکەتان ماوە؟ بيلا سي وەڵام نوصل سي شوار 1934 1934 واتە وەڵامی سی. بزانین وەڵامەکەتان ڕاستە. وەڵامی ڕاست 1930 نەتانتوانی لەم قۆناغا کۆتا دەخاڵ بەدەست بێن بۆ زانکۆکەتان. کۆتا کاتەگۆری و کۆتا فەرسیار کۆتا دەخاڵ. بزانی زانکۆی ئەمریکی بەدەستی دێنێ؟ وەرزش وەرزش بی. کام وڵات میوانداری جامی جیهانی تۆپی پێی بۆ ساڵی 1990 کرد؟ ئەی ئیتالیا، بی ئیسپانیا، سی ئەمریکا، دی مەکسیک. سی چرکەتان هەیە؟ I am torn. I'm kind of thinking it's Italy, but I'm not sure at all. Maybe like 30%. توسيل زين دبرو Should we go with Italy? I'm not sure. Lebanon, Antonia. I don't know. امريكا انا برو I don't know. كيف قلنا? I'm not sure. Bulgaria. Italy. Okay, leave Italy. I don't know. I'm really not sure about it. I'm not sure as well. Do the tiebreaker. کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ؟ وەڵامی ئەی ئیتالیا. ئەی ئیتالیا. باشە بزانین ئیتالیا وەڵامێکی ڕاستە. زانکۆی ئەمریکی کۆتا خاڵتان بەدەست هێنا. قۆناغی کەتەگۆریەکان بەم شێوەیە بە کۆتا هات. کۆی خاڵەکان هی هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 50 خاڵ، زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 90 خاڵ. خۆشەویستانم، کۆتا قۆناغ ماوە ڕوو بە ڕووبوونەوەی تا کەسی. دوای ئەم ناوبڕە دەینە وڵاتە. فیزیایەکە لە بەشانێکە بە خۆم زۆرم حەز لێ و معلوماتیشم زۆرە لەسەری بۆ هەستم کە کاتەگەرێکی باش دەبی هەڵبژێرین و وەڵامەکەشمان ڕاست بوو. من خۆم زانیاریکی زۆر باشمە بوو لەسەر مێژووی کوردستان، بەڵام بەداخەوە
پرسیارەکە بە ئاراسەیشکیا ڕۆشت و هەڵم من و هاوڕەکانم بە شێوەیەکی گشتی زانیاریی زۆر باشمان هەبوو لەسەر تەکنۆلۆژیا و هەرەوەش بۆ وای کرد کە ئێمە ئەو کاتێگۆری هەڵبژێرین و زۆر دڵخۆشیش بووین کە وەڵامەکەمان ڕاست بوو. بۆ یە کاتەگۆری بایۆلۆژیم هەڵبژارد چونکە ئامادەکردنێکی زۆر باشم بۆ کردبوو جگەلەوەش خۆم زۆر حەزم لە بایۆلۆجیە کاتێک کە پرسیارەکەشمان بوات وەڵامەکەمان ڕاست بوو. یەکەم جار کە دەبیاتمان هەڵبژات سەرکەوتوو بووین تر هەوڵماندا بە هیوای ئەوە بوو کە جارێکی دووەمش هەر سەرکەوتوو بووین بەس بەداخەوە سەرکەوتوو نەبوو. لەبەرەوە لۆژیکمان هەڵبژار لەبەرەوەی ئەمە خۆمان ئامادە کردبوو پێمەوە بوو ئەتوانین بە ئاسانی وەڵامی پرسیارەکان بێنەوە لەبەرەوەی فکری بوو. دەریا و پرسیاری هەڵبژارد بۆیە من زۆر دڵنیا بووم لەوەی بیرکارێکە بزانم وتم خۆمە گوژمەکە هەڵا بێ بەڵام دواتر نەمازانی خۆکوشتنی سیباوە. خۆم چالاکیم زۆر هەبوو لەباری وەرزشیە شەترەنج و بالە و باسکە بۆی بڕۆمەوە بکە زانیاری باشمان ئەبێ لە بواری وەرزشا و ئەتوانین وەڵامی ڕاست هەڵبژێرین بەڵام بەداخەوە نەمانتوانی. خۆشەویستانم دوو بارەسڵاواتینە کۆتا قۆناغی بەرنامەکەمان ڕووبەڕووبوونەوەی تاگەگەسی پێشووی دەست پێ بکەین زانکۆکان هەردووکیان گۆڕانکاریان کردووە ئێستا زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی گۆڕانکاری کردووە بزانین گۆڕانکاریەکەی چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی ئەمریکی سلێمانی ژالین ئیبراهیم پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ بەرزی هەڵگورد بەرزی هەڵگورد تەمەن 21 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ بەرزی بە خێراتی بۆ پێشبڕکێکە خۆشەویستان بە هەمان شێوە پۆلیتەکنیکی سلێمانیش گۆڕانکاری کردو یاخود چەند گۆڕانکاریشی کردووە بابزانین گۆڕانکاریەکانی پۆلیتەکنیکی سلێمانی چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی محەممەد غەفور پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ خەبات جەزا خەبات جەزا تەمەن 22 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری گەیاندن ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو هەروەها دەریا عەزیز پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ مەڕوە محەممەد مەڕوە محەممەد تەمەن 22 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی ئایتی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە دیزاینەر خەبات و مەڕوە بەخێرهاتن بۆ پێشبڕکێکە بەڕێزانم خاڵەکانی زانکۆکان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 50 خاڵی هەیە زانکۆی ئەمریکی 90 خاڵ ئێستا حەزەکەم لە زانکۆی ئەمریکی ئاویەر بفەرمێ بۆ ئێرە ئاویەر بەخێراتی محەممەد تاهر لە پۆلیتەکنیکی سلێمانی هەردووتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن دەستان نزیککەنەوە لە بۆتۆنەکان کێ زوو وەڵامەکەی زانی دەستنێ بە بۆتۆن بەڵام چاوەڕێکا من پێی بڵێم باشە سێ پرسیار بۆ ئێوە پرسیاری یەکەم هۆنراوەی ڕازی تەنیایی ئەحمەد هەردی سەر بە چ ڕێبازێکی شیعریە ڕازی تەنیایی ئەحمەد هەردی سەر بە چ ڕێبازێکی شیعریە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لوری چی؟ لوری دووری؟ لوری لوری؟ لوری هەڵەیە زانکۆی ئەمریکی؟ ڕۆمانسی ڕێبازی ڕۆمانسیت ڕۆمانسی یاخود ڕۆمانتیک ڕاستە 5 خاڵتان بەدەست هێنا پرسیاری دووەم بەهاری عەرەبی ساڵی 2010 لە چه وڵاتێکەوە دەستی پێکرد زانکۆی ئەمریکی تونس زۆر ڕاستە ئاویار 5 خاڵی ترت بەدەستێنا بۆ زانکۆکەت کۆتا پرسیار ئەو خانانەی لەش کە سیگناڵی کارەبایی دەگوازنەوە ناویان چییە؟ خانەکانی لەش کە سیگناڵی کارەبایی دەگوازنەوە ناویان چییە؟ زانکۆی ئەمریکی بە ئینگلیزی نەرڤ سێڵی پێوترێ بەس بە کوردیەکەی نایزانم نەرڤ سێڵ ڕاستە نەرڤ سێڵ یاخود
نێرۆنەکان پێنج خاڵی درێت بەدەستێنا زۆر زۆر سپاسانەکەین ئەتوانم بچنەوە شوێنی خۆتان. دوو بەشدار بوویتر لە زانکۆی ئەمریکی ئارا لە پۆلی تەکنیکی سلێمانی ئاوێزە ئارا و ئاوێزە بەخێر بێن بە هەماشیەوە سێ پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسرە. پرسیار یەکەم هێمای توخمی کیمیایی سۆدیۆم چییە؟ NA زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکە ڕاستە و پێنج خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکەت. دووەم پرسیار ئەو ژمارانەی کە تەنها بەسەر ژمارە یەک و بەسەر خۆیاندا دابەش دەبن چیان پێدەگوترێت؟ بەسەر ژمارە یەک و بەسەر خۆیاندا دابەش دەبن. خۆبەخشیەکان خۆبەخشیەکان ڕاستە. پێنج خاڵی ترت بەدەستێنا بۆ زانکۆکەت. کۆتا پرسیار پاپای ڕۆما سەرۆکی کام ڕێبازی ئاینی مەسیحیە؟ زانکۆی ئەمریکی کاتۆلیک. ڕاستە ئارا و پێنج خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکەت. زۆر زۆر سپاسانەکەین. دوو بەشدار بوویتر لە زانکۆی ئەمریکی بەرزی لە پۆلیتەکنیک خەبات بەرزی و خەبات هەردووکتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن بۆ سێ پرسیار. پرسیاری یەکەم بارستایی جاران تاودان دەکات چ بڕێکی فیزیکی؟ بارستایی جاران تاودان چی؟ هێز. ڕاستە. پێنج خاڵت بەدەستهێنا خەبات بۆ زانکۆکات. دووەم پرسیار درێژترین سنووری نێوان دوو دەوڵەت لە کوێدایە؟ درێژترین سنووری نێودەوڵەتی لە نێوان کام دوو دەوڵەتدایە خۆت بڵێ؟ رووسیا و چاینا؟ رووسیا و چاینا. هەڵەیە خەبات تۆزانی درێژترین سنووری نێودەوڵەتی لە نێوان کام دوو وڵاتدایە؟ چاینا و یابان. چاینا و یابان. هەڵەیە وەڵامە ڕاستەکە کەنەدا و ئەمریکا. چایناکە گەورەیە بە یابانەکە. سێەم وە کۆتا پرسیار بۆ ئێوە ئامادە بن. مۆسۆلینی لە جەنگی جیهانی دووەمدا سەرۆکوەزیرانی کام وڵات بوو؟ نەمسا؟ نەمسا. هەڵەیە مۆسۆلینی کاتی هێتلەر بوو. ئینگلتەرا. ئینگلتەرا. هەڵەیە ئینگلتەرا و کاتە چێرچڵ بوو. مۆسۆلینی ئیتالیا. زۆر زۆر سپاسانەکەین. ئێوە ژەستۆ ئەتوانم بچنەوە شوێنی خۆتان. دوو کۆتا بەشدار لە زانکۆی ئەمریکی باوان لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی مەڕوە باوان و مەڕوە هەردووتان بەخێربێن خۆتان ئامادەکەن و سێ پرسیار کۆتا سێ پرسیار بۆ ئێوە. پرسیاری یەکەم لە ساڵی 2010دا کام فیلمی ئەنیمەیشن خەڵاتی ئۆسکاری وەرگرت؟ فرۆزن. هەڵەیە باوان تۆزانی؟ باوانیش نازانێت. وەڵامە ڕاستەکە کۆپکۆ فرۆزن کۆنترا. دووەم پرسیار پرسیارەکە دەڵێ کام نەخۆشی لە سەدەی 14هەمدا بووە هۆی لە ناوچوونی سێیەکی دانیشتوانی ئەوروپا؟ زانکۆی ئەمریکی بلاک پلیک تاعونی ڕەش. تاعونی ڕەش. زۆر ڕاستە و پێش خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکەت. کۆتا پرسیار بۆ ئێوە کێ سایتی ئەنتەرنێتی یاهوی دامەزراند؟ کۆتا پێنج خاڵ یاهوو
کێ دایمەزراند لەلایەن کەسەکەەوە یان کەسێک بوو دایمەزراند یا کێ بوو ئەو کەسە شەریکەی کۆگەڵ گوگڵ بەڵێ باوان نازانی باوانیش نازانێ بەداخەوە کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە دەیڤد فیلۆ هەروەها جێری یانگ هەر شکامێکتان بوودایە ڕاست ئەبوو زۆر سپاستانەکەین ئەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان خۆشەویستانم بەم شێوەیە ئەم پێشبڕکێی نێوان زانکۆی ئەمریکی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆتایی هات و خاڵەکانیان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 65 خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 115 خاڵ بەداخەوە زۆر بەداخەوە پۆلیتەکنیکی سلێمانی بەجێمان دێڵێ بەڵام ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە جارێکتر بەشدار بن و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی دەچنە قۆناغێکی داهاتوو بەڕێزانم خۆشەویستانم زۆر خۆشحاڵە بم کە جاریش تریش بە دیداری ئێوازی شا دەبین لە بەرنامەیەکی تر تا ئەو کاتە هەر لە خۆشییابن زۆر باش خۆمان ئامادە کرد بوو بەڵام بەداخەوە بە ختیارمان نەبوو بەداخەوە سەرکەوتو نەبووین ئینشاءڵڵا بۆ ساڵی داهاتوو باشترابین گرنگ بەرزاریکردنە هیوای سەرکەوتن بۆ گوتی بەرامبەر دەخوازم لە کۆتایی و پێشبڕکێک لایەنێک ئیبات و لایەنێک ئەدۆڕێ ئێمە لایەنە دۆڕاوەکە بووین هەوڵێکی زۆرماندا بوو بۆ سەرکەوتن هاتوین بەڵام بەداخەوە نەماتوانین سەرکەوتوو بین خۆم بە خۆشحاڵە زانم کە لەم چێوەڕچەیە بەشدار بووین چونکە هەر بەشداریکردن لە چێوەڕچێ و لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ خۆمان بە براوازانین بە ئومێدی سەرکەوتن بۆ ساڵی ئایندا هەستێکی زۆر خۆشە بەڕاستی چونکە خۆمان زۆر بە ئامادەکەی هەرچەنە ماوەیەکی کەمیشمان لە بەردەسا بوو بەڵام توانیمان لەو ماوەکەمەدا خۆمان باش ئامادەکەین و سەرکەوتوش بین دڵم زۆر خۆشە کە سەرکەوتنمە بەدەستێنا من زۆر خۆشحاڵم کە توانیمان سەرکەوتن بەدەستبێنین من زۆر دڵخۆشم کە ئەم پێشبڕکەیمان بردەوە بۆ جاری داهاتوو تیمەکەمان باشتریش خۆمان ئاماداکەین و سەرکەوتوترەبین ئێمە ئەمڕۆ زۆر خۆشحاڵین کە بردومانێتەوە لەم خولەی پێشبڕچێکە ئەکیدین بۆ جاری داهاتوو باشتر خۆمان ئامادە ئەەکەین و سەرکەوتنی زیاتریش بەدەستهێنین